ئەو ڕۆژە لایڤەکەم کرد مۆبایلەکەم کەوتە خوارەوە لێرەوە شاشەکەی و بەرگەکەی و ئەوانی وەڵحاڵ کۆمەڵێک مشکلی بۆ دروست بوو دوێنێ چاکم کردوێتەوە هەمووتان دوعام بۆکەن کە دیسان نەکەوێتە خوارەوە وەڵا دوو قسەیەکەم لەسەر ئەم مەسەلەی دادگاوشتە ئالم لە بەدەم ئەم جەوە خۆشاوە دوایی خۆتان گوێ لێ بگرنەوە ملایانە ڕۆ ئەم پارتیە قەشمەرە جایشێتیش ئەمریکا ئێستا هەیە لە پارتی قەشمەرترە بەڕاستی من ناچمە سەر مەسەلەی ترۆرکردنی هاوکارجاف و ئەوانە زۆرم لەسەر وتووە لەسەر ئەو مۆزوعە بۆچیش باسی ناکەمەوە لەبەرەوەی شوزارم ئەمە دنیاە سبەینێ بڕۆن لەگەڵ وەکو ماڵی مرادکانی کوردەی جانتاپارە وەربگرن و سڵحکەن و ئەلم بابەتانە خۆ کورد ئیمانی نییە کاکە هەمووشی دەزێوەشێتەوە هەمووشی لێە بەڕاستی لەبەرەوە ناچمە ناو ئەو مۆزوعانەوە بەڵام من سێرم لەم وڵاتەیە لە ڕاستیە ئەم وڵاتەی کە ناوی باشووری کوردستانە کاکە هەزار جار وتومانەکە لە کوردستانی باشوورا شتێک نییە بە ناوی دادگا و یاسا و ئالم بابەتانە ئەم دەسەڵاتەکە هەیە لە سێمانی و لە هەولێر خۆیان ترۆریستن خۆیان پیاوکوژن ئەمە هەزاران جارمان وتووە لە واقعە پاشان ئەم دادگایی پارتی دایناوە حەقم بەسەر دادگاکەوە نییە هین بەسەر پارتی و بنەماڵی بازانیەوە نییە بەڵام شەرمەزاری بۆ ئەم دادوەر و دادگانی لە سێمانی و لە هەولێرە هەن کە بەڕاستی ئەو میهنەیە کە ناوی دادا یا ئەو شتێک کە پێی ئەڵێن داد و دادوەر بەڕاستی بەدناویان کردووە معقول نییە دادوەر سۆزانی ئەم حیزب و ئەو حیزب بێکاک معقول نییە دادوەر لە سێمانی دانیشتووە بە قازانجی پاڤڵ و قوبال بڕیارەیە و لە هەولێر بە قازانجی بنەماڵی بازانی بڕیارەیە و ئێکاکە ئەمە کامە سەروەری و کامە دادگا و ئالم بابەتانە من حەزەکەم شتێکتان بۆ باسکەم هەر بۆ خۆش وەکو نوکتەوایە بۆشی وەکو نوکتەوایە لەبەر ئەقلیەتەکەی پارتی و بنەماڵی بازانی کە چۆن سیاسەتەکەن مەسەڵەن بڕیاری دادگا هات کە لاهوری شەرجەنگی هاوسەرۆکی یەکێتیە لەبەر چی بوو لەبەرەوە بوو کە دژی پاڤڵ و قوباد و ئەوانە بوون ئەگەر لەو کاتەیە لەگەڵ پاڤڵ و قوبادا جوود بوونایە بەیەکەوە هەر ئەو دادگایە بڕیارەدا ئەونا هەموو شتێتەواوە لاهوری شەرجەنگی هاوسەرۆک نییە یعنی ئەمەیە عەسی مۆزوعەکە کە ئەم یاسا و دادگا و دادوەر و ئەوانە بەڕاستی کراوە بە پێڵاو لە پێ کراوە کاکە لە شووی دنیاوە هەیە تۆ کۆسە ڕەسوڵ حکوما بە یەعدام ئەوەتە کۆسە ڕەسوڵ ئەو هەموو ساڵە دانیشتووە تۆ مستەفای سێقادر ئەمری یەعدامی هەیە ئێستا کردە بە جێگەی سەرۆکی هەرێم ئەرێ کاکە ئەمە ڕەسواییە تاکەی ئەرێ کاکە ئەمە تاکەی بەڕاستی ڕەنگە ئەم قسانەی من تاسنوێ بە قازانجی پاڤڵ و لا هی ناویشی ئەمە وەها بوو ئەلم بابەتانە بێ بەڵام لەسەر ئەمانە بۆیە قسە ناکەم قسەی خۆم کردووە لەسەر ترۆری هاوکارجاف و مرادکانی کوردەی و ئاکام و ئالم بابەتانە ترۆریستەکانی لە دوورەوە هاوارەکەن و دیان و سەد جار باسی ئەمەم کردووە لە واقعە بەڵام قسەی لەسەر ئەم دادگایەیە ئەم دادگایی کە لە کوردستانە لە سێمانی و لە هەولێر بوون بە گاڵتەجاڵ والله منطقی تیانیە لە دنیای شتیوانیە لەو سلێمانیەیە بنمونە پاڤڵ ئەچێ ئەڵێ بڕۆن فڵان کەس بگرن ئەچن ئەیگەن ئەڵێن بە ئەمری دادوەرەکە خۆشیێتی بەیانی پاڤڵ خۆی بەریەدات ئەڵێ دادوەر ئەوە ئازادی کرد یعنی خۆی دادە خۆی دادوەرە خۆی قانونە خۆی یاسایە خۆی هەر هەموو شتێکە ئەوە قسەی قۆڕەکە لە هەولێریش هەر بە هەمان شکڵ بنەماڵی بازانی خۆی دادوەرە خۆی دادگایە خۆی هەموو شتێکە مەسوود تەلەفۆنەکەڵێ لەم قۆناغا پێویستمان بەمێ ئاوا بڵێ بەیانیش لەگەڵ پاڤڵ و قوبادا ڕێکەوتن بکەنەوە ئەم کەیسی هاوکارجاف و فڵانە فیسارە هەمووی ئەکەن بە قوربانی ڕێکەوتنەکان لە پێناوی بەژەوەندی خۆیان واللهی عەزیزان خەڵکی کوردستان بێ بزانێ ئەم یەکێتی و پارتیە ئەو ئەخلاقیان نییە بەخوا نە ئەخلاقی سیاسیان هەیە نە ئەخلاقی کۆمەڵایەتیان هەیە نە ئەخلاقی داد و دادوەریان هەیە هیچیان نییە لە ڕاستیە کاکە بۆیە ئەو کۆمەلگای ئێمە ئاوا ڕسووە بۆ ئاوا بەدنا و ئاوا قوربەسەر بووە ئەوە ئەمانە ئاوایان لێ کردووە لەبەرەوە هەندێک برادەریان و کاکەڕەمە بۆ لەسەر مەسەلەی دادوەر و نازانم بڕیاری ئەمانە قسە ناکە قسەی چی بکەم بە قوربانێک هەموو یاری پیرۆ مشک عەزیزەکە یارا مەحمەد خۆشەویستانی من هەموو پێکەینم بە هەر هەمویانیە لە ڕاستیە کاکەم لە کوردستانی ئێمە دادگا نییە دادوەر نییە والله هەچی ئەکسەریتی دادوەرەکان خۆفرۆشن دادوەرەکان خائین کاکە دادوەرێک هەیە لە کەلار کە برای هینە برای ناوی چییە ئەمەی مەرزەکەی هین مەرزەکەی سەیران ناوی چێ کۆرە زۆر جار ناوی ئەبم بەڵام ناوەکەیم بیر دەچێتەوە ئەم دادوەرە کە لە کەلارە هەیە ژنێک چوە شکاتی لە هاوسەرەکەی کردووە وتوێتی پێوتێتی ئەگەر شەوێ لەگەڵ ما بخەویت هەموو شتێک بە قازانجی تۆ جێبەجێەکەم
جایسە ژنەکە چۆتە لای پیاوەکەی کێشەکانە حەل بووە ئیتر بۆ خۆی ئاوا باسێکە خود دادوەر بێ تۆ هەسی ژنێ بێ بۆ لات باشە بە ژنەکە بڵێ ئەمەی کەلارە ئەوەی کە براکەی لە مەرزەکەی هینەوە گۆڕانی شاوی ناوەکان بیرنی خۆتان ئەزان کاماڵم کاکە تۆ دادوەر بی ژنێ بێ بۆ لا پێی بڵێ ئەگەر لەگەڵ ماسێکسکەی ئەوە هەموو شتێ بە قەزانجی تۆکەم ئەوە چی ئەو دادوەریە کاکە ئەمە قسەی قۆڕە بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد بەڕاستی گاڵتە جاڕیە وەڵڵی ئینسان وای لێیە ئەڵێ هەر قسە نەکەم باشە بۆ ئەم کۆمەڵگایە بۆ ئەم دەسەڵاتە سەخیفە کاکە نییە لە کوردستانە وەڵڵاهی بە درێژایی 32 ساڵە لەو باشووری کوردستانە ئەوەی دادگا بێ ئەوەی یاسا بێ ئەوەی قانونە ئەوەی نازانم چییە هیچی وجودی نییە کابراایان لە کەدارا ئەگەر کاتی خۆی لەبەرەوەی کە قوتوویە شیری دزی بۆ مناڵەکەی دادوەرێکی خوێڕی دەست 12 ساڵ حکومیە لەم لاوە بە بەرچەیە مرێن هەدرا ئەدزێ بەڵام قسە ناکات ئەمە بۆ خۆی گاڵتە جارێکەیە لەبەرەوەیە من وەکو ئەو شەوتم ئەمێ فۆرماتی مێشی خۆمکەمەوە بۆ ئێستا کۆمەڵی مازە ناڕۆم بەڵام ئەو نەئەڵێم پارتی وێشێتی دوومەڵی پیسن ئەمانە پێویستە بتەقێنرێن بەڕاستی با ماوەیە بۆ گەناوەکانی تر لەوە زیاتر کاسمان نەکات و کۆتایی پێبێ ئەم دوومەڵە پیسە ئەم کۆمەلگای ئێمەیان ئاوا لێ کردووە وە پارتی وێشێتی حیزب نین دوو کۆمپانیان دوو باندن دوو چەتە و دزن اینجا ئەمڕۆ پاپڵ هەساوە چی کردووە ئەو قڕانەی هێناوە لە ناوی چیە ئەمەی دژە ترۆر و ئەوان و هابوو مەهابووانی هێناوە لێ ڕیزی کردوون و پێکەن نوچێکورە قەشمەر جاڕانە کاکە ئێوە لە بەرامبەر بنەماڵی بازانێ هیچتان پێی نییە ئەم قسە قۆڕانە نەبێ بەڵام کۆمەلگا لەم لاوە باجەکەی ئەدا خۆی مشکلتان نییە ئێوە شەو تا بەیانی خەریکی خانمبازین و خەریکی مەشروب خواردن و ڕابواردن و پارە کەڵەکەیەکەن و ڕائبێن بەڵام ئەو خەڵکە دامەوە کێشەی هەیە لە باشووری کوردستانە کاکە هاتووە پێکەن و علەساس ئەمانە قەڵغانی پاراستنی کوردستان وەڵڵاهی باوکم من لێرە بە پاوڵ و دژە ترۆر و بە نازانم کۆماندۆ ئەڵێم ئێوە نەکەر قەڵغانی پاراستنی کوردستانین بەڕاستی ئێوە خۆتان پیاوکوچ و ترۆریستەکەن پێویست ناکە خۆتان ئەم قسە قوڕانەکەن کاکەم بەخوا ئێوە باندن وەڵڵا چەتەن بە ئەڵڵا مافیان بە ئەڵڵا پیاوکوژن وەڵڵاهی دروست بوون بەس بۆ تعداکردن لە ئابڕووی خەڵک بخوا ناتوان بستێ لە خاشی ئەم کوردستانە بپارێزن وەڵڵا پارتیش هەر بە هەمان شکڵ قەسەم بەخوا بەیانی حەشی شەعبی بێ لولتانەکە بنەماڵی بازانی حتا زاخۆڕاوە نێ هەمووی ئەبن بە سیروان مامز بەخوا ئێوەش هەتا سەیران بن ئەتانکە بە باوەشی تارانە کێ ئەو پیاوەن کاکە ئەم شەفشە واز لێ بێنن و ئەم قسە قڕانە واز لێ بێن کاکە هەندەقە نادەقەیە پاڵجلێکی سەربازی لەبەرە کات و کۆمەڵی خەڵک کۆکەتە لەم گەنجە مڕاحقانە ئەمانە قەڵغانی پاراستنی کوردستان دروکیت وەڵا ڕاز ناکەی کاکەچە ئەمە هەر سەرنجی من بوو لەسەر ئەو قەزەیە ئازیزانی ئارام ئەحمەد باوەڕ بەو شتانە مەکەن بەیانی بنەماڵی بازانی لەگەڵ پاوڵ و قوبادا ڕێکەون وها بەتوانێت ئاوا بۆ خۆی بڕوا بۆ هەولێر پیاسە بکات با باش بیزانین هەمووی درۆیە شتانە کاکە هەمووی قسەی قۆڕە دادێکی یاساچی دەبڕۆن خۆتان لەگەڵ ئازیزانی با بەلا کرێکاریەکەمەوە بەخێر چندەی ئەوە هەر قسەکانی من بووکەکردم لە کولەکە من هەر گاڵتم بۆ شتانێت بەڕاستی فەرموو